العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. پێشەکی بەناوی لقی گەرمیانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و هەموو مامۆستایانی سەرجەم مامۆستایانی لقەکەوە بە خێراتنی گەرمی جەنابی مامۆستا مەلا عەلی باپیر دەکەین کە تەشریفی هێناوە بۆ ئەم دەڤەرە و زۆر سوپاسشی ئەکەین کە مامۆستایانی بەسەر کردەوە، حەزی کرد کە چاوی پێمان بکەوێ و بانگهێشتی کردین بۆ دعوەتێک کە بە خزمەتی بگەین. زۆر سوپاسی ئەکەین. من داواکارم لە خوای گەورە ئێمە وەکو چینی مامۆستا و هەموو توێژەکانی مسلمانان لەژێر شیعاری فەرمودەی خوا ئینەمە المؤمنون ئیخوا بژین و داواکارم لە خوای گەورەیش فرمانێکی خوای ئەوی هەر ئایەتە کە ئەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا و تەنفیزی ئەو ئەمرەی خوایش بکەین ئینشاءالله. ئێمە یەکێتی و برایەتی و هەماهەنگیمان بێ لەبین یەکتریا و مسلمان هەمووی برای یەکە، ئیتر مەلا بێ، حاجی بێ، شێخ بێ، سۆفی بێ، دەروێش بێ کە مسلمان بوو هەموو برای یەکە و نابێ ئێمە چینێکمان هەرچی مەلا بوو وابزانێ هەر مەلا پیاوی باشە ئیتر ئەو لای پیاوی خراپە، هەرچی سۆفی بوو وابزانێ ئیتر دەروێش بە عەمەل نایە هەر خۆی باشە، هەرچی دەروێش بوو وابزانێ سۆفی مسلمان نییە یا کەسانێکی تر. بەڕاستی ئەمانە ئایا لە هەر لە حیزبەکانەوە بێ لە نەزان و نەفامی خۆشمانەوە بێ، ئەمە من بە شتێکی ناشرینی ئەزانم کە حساب بۆ یەکتری نەکەین، حساب بۆ دینی یەکتری نەکەین، خۆمان بە پیرۆز یەکتری ڕانەگرین کە مسلمانین. ئێمە لە خزمەتی مامۆستام، ئێمە جەنابی مامۆستاکان هەمویان ئێمە هەمومان مسلمانین ئینشاءالله. ئێمە بەدرێکی صافەوە بە عەقیدەی پاکەوە میلەتی کورد باو باپیرانی ئێمەش شایەتمانی بەڕاستیمان هێناوە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. تەماشاکەن ئێمە وەڵڵاهی شوانی حەیوان و گاڵمان چەندەها بەردەنوێژی لەو شاخانە کردێ لە کاتی نوێژە بە قتولکەیە ئاو دەستنوێژی گرتێ نوێژی پێ کردێ خوێنەواریش نەبووە. چەندەها سەر هەموو کانەکانی کوردستانی ئێمە من لە لادێ ژیام هەمووی بەردەنوێژی لەسەر کراوە و من خۆم وەرزێر بووم کە هاتووینەتەوە بەردەنوێژ بەر نەکەوتە تا نوێژەکانمان کردێ. نابێ ئێمە یەکتری خراپ بکەین، هەرچی لەگەڵ ئەم کۆمەڵانە بێ، هەرچی لەگەڵ ئەو حیزبانە بێ، هەرچی سۆفی نەبێ، هەرچی دەروێش نەبێ، هەرچی ئیتر ئەو لای مسلمان نییە. نەخێر هەمووی مسلمانە و هەر کەسێکش لەوانەیش هەرچی نێکیان بێ بە چاوی مسلمانێتی تەماشای ئەو براکەی تری نەکا بۆ خۆی ئیمانی پێی زەعیفە بێ. من باوەڕم بە ئیمانی نییە کە باوەڕی ڕاستەقینەوا بێت کە ئینسان هەر خۆی بە مسلمان بزانێ و ئیتر خەڵکی تر بە مسلمان نەزانێ. جا ئومێدەواریم ئینشاءالله ئێمە برایەتی و یەکێتیمان هەبێ، یەکتری بە برا بزانین، دائیمەن پشتی یەکتری لەسەر دینی پیرۆزی ئیسلام بەرنەدەین و یەکتری خراپ نەکەین. و من لە کتێبێکا بینیومە لە پیاوچاکێکیان پرسی تۆ زۆر وارعی تو خوا چی لای خوا لە هەموو شتێ باشترێکە؟ وتی وەڵڵاهی نەشکاندنەوەی برای دینیت و حەزە سوودی مسلمانان لە هەرچی وەر هەیە چاکترە. يعني خوشر نییە ئینسان، يعني ئینسان حەز نەکا برای خۆی بشکێنێتەوە حەقوایە، يعني ئەگەر ئینسان هەر سەهوی شەکا غەڵەت شەکا لەوانەیە ئینسان حەقوایە حەزە ڕێزی برای خۆی بکا، ئیتر با هاوسنفی خۆیشی نەبێ، حەزە شکاندنەوەی خەڵ نەکا، خەڵ بە بێدین لە قەڵم نەدا، دائما حول بدا ئەوەی کەلیمەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەنە محەممەدەن ڕەسوول الله بەدەمی ئاها بە برای خۆی بزانێ. هەموومان وارعین ئیتری وا هەیە، نوێژ و تاعەتی تیاترە و هیواشمان هەیە کەمترە، شەرت نییە بڵێ ئیترەوە لە ڕیزی پیاوچاکان دەرچووە. خوا ئەزانێ ڕەنگە دڵسافێکی کە نوێژەکەی ڕەوان نییە، نوێژەکە لە من کە هەزار فرتوفێڵەکەم ڕەنگە خوا باشتر لێی قبوڵ بکە. جا دووبارە بە خێراتنی جەنابی مامۆستا مەلا عەلی یەکەم ئومێدەوارم ئینشاءالله هاتنی بۆ ئەیرە و یەکگرتنمان بەم شێوە جوانە کە ئەیبینین بێتە هۆی یەکێتی و برایەتی و خۆشەویستی بینمان و خوای شێرمەتیمان بۆ هەموو کارێکی خێر. و دائیمەن مامۆستاکانش هەموو کاتێک لە هەموو نوێژەکە دوعامان ئەوەیە، یەکێ لە دوعاکانمان دوای جمعات اللهم انصر من نصر الدين. دوعای ئێمە ئەوەیە، ئەمە دوعامە هەر کەسێ یارمەتی دین بووە و حەول بۆ سەرکەوتنی دین بووە، ئێمە دوعای خەیری بۆ ئەکەین، بەڵام بەڕاستی و بە پاکی و بە جوانی، نەک بە شێوەی فرتوفێڵ و خەڵخەڵەتاندن و خەڵ یەکتری خراپکردن. بەو شێوە ناڵێم. دووبارە بە خێراتنی مامۆستاکەم والسلام علیکم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. زۆر سپاس جەنابی مامۆستا. سپاس دەکەم.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. من اشترتا سباسي قسكاني جنابي ما مسادكم وسباسي هموما وساني برزج لكم ك ڕێزیان لە ئێمە ناوە و تەشریفیان هێناوە بۆ ئەم بانگەیشتەی ئێمە و لە خوای پەروەردگاریش داواکارم وەکو جەنابی مامۆستا فەرمووی کە ئەم کۆڕ و مەجلیسە و وێنەی ئەم کۆڕ و مەجلیسانەمان بۆ زۆر کە بۆ ئەوەی برایەتیمان قوڵتر بێ و مەحکەمتر بێ و فراوانتر بێ کە بێگومان ئەمڕۆ میلەتی ئێمە لە هەموو شتێک زیاتر پێویستی بە یەکڕیزی و تەبایی و برایەتی هەیە مامۆستایان و زانایانی ئیسلامیش کە سەرمەشقی موسڵمانانن و براگەورە و چاوساغیانن بە تەکید دەبێ لە پێش هەموو کەسەوە بن بۆ هەموو شتێکی چاک بە تایبەت بۆ برایەتی و بۆ تەبایی بۆ یەکتر خۆشویستن بۆ ڕێز لە یەکترنان و بۆ دەستباری خێر بۆ یەکترگرتن بۆ هەموو کارێکی چاک بێگومان وەختێک مامۆستایان پێش خەڵک دەکەون بۆ کاری خێر ئەوەی کە ڕوو لە خێر بێ بە دوایانەوە دەبێت و تەبعیەتیان لێ دەکا و هەر ئەوەش بەڕاستی شایستەی مامۆستایانی بەڕێز و زانایانی ئیسلام و میراتگران و جێگرانی پێغەمبەری ئەکرەمە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. مامۆستایانی بەڕێز منیش چەند وشەیەکی کورتم لە خزمەتتاندا هەیە. یەکەم ئەوەیە کە بەڕاستی من هەر جارێک دێم بۆ ئەم دەڤەرە یا بچین بۆ هەر شوێنێک لە شوێنەکان عادەتم وایە مامۆستایانی بەڕێز بە تایبەت بە خزمەتیان بگەین بە دیداریان شاد بین چونکە ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی و من بۆ خۆم وەکو مەلایەک و وەکو کەسێک کە تەمەژیانی مەلایەتیم بووە و خەتیب بووم و ئێستاش دارجار هەر ئەگەر لێمان هەڵکەوێ وتار دەدەین و خەتیبین و مام هەمیشە لە مەقەڕی خۆماندا دیارە پێشنوێژی دەکەین و ئەوانە هەم وەکو شخصی خۆم هەم وەکو کۆمەڵی ئیسلامیش کە الحەمدولله قیادەی کۆمەڵی ئیسلامی بە زۆری ئەهلی عیلمن ئێمە لە هەموو کەس نزیکتر لە خۆمان مامۆستایانی پێشڕە و وەزانایانی ئیسلام لە هەموو کەس لە خۆمان بە نزیکتر دەزانین و خۆشمان لە هەموو کەس لیان نزیکتر دەزانین. بۆیە بە حەقیقەت ئەم ئێوارە خوانش کە برانی مەڵبەند سوپاسیشان دەکەین ئەو ئەرکاندا بەرخۆیان بۆ ئەوە بوو کە ئێمە بە خزمەتتان بگەین و بە دیدارتان شاد بین عینی یەکتر بینینەکە بۆ خۆی لە خۆیدا لە ڕاستیدا بە شتێکی مبارەک و شتێکی چاکە بە تایبەت بۆ من کە بە دیدارتان شاد دەبوو بۆ برایانی کە ئەمە بێکەوە هاتووین کە ئێوە ڕەنگە هەندێکیان کەمتر بینی بیتان مامۆستا حەسەن بابەکر ئەندامی مەکتەبی سیاسی و ئەندامی پەرلەمانی کوردستانیشە و کاک محەممەد حەکیم کە هەر لە تەنیشتێتی ئەویش ئەندامی مەکتەبی سیاسی و ئەندامی پەرلەمانی کوردستانە کە حاجی قاسم مستەفاویش ئەندامی مەکتەبی سیاسیە و کۆمەڵێک ئەندام و کادیری مەکتەب و مەڵبەندەکان کە هاتووین بۆ ئەم دەڤەرە ئەم خەڵکی خۆمان و میلەتی خۆمان بە گشتی بەسەر بکەینەوە مامۆستایانی بەڕێز و زانانی ئیسلامیش بە تایبەت. نقطەی دووەم مامۆستا بەڕێزەکان دیارە من بە حەقەت ئەوەی کە دەیڵێم مەسەلێکی کوردی هەیە دەڵێ هەر کەسێک قسە بۆ مامۆستایان بکە وەکو ئەوە وایە لە بەغدا خورمان بفرۆشێ کە بەغدا دیارە خورمای زۆر لێیە. ئەمن بە حەقیقەت بە عینوان و ناونیشانی ئەوە کە وەکو برایەکی خۆتان وەکو منیش وەکو یەکێک لەوانە کە ئەگەر لە ئەهلی عیلم حساب بکرێن یاخود لە شاگردانی عیلم حساب بکرێن لەو منطەلقەوە من بڵێن هەر شتێکی بڵێم لەو منطەلقەوە دەیڵێم. بەڕاستی مامۆستایان ئەمڕۆ هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵێک قەیران و کێشە و گرفتدا دەستەویەخەیە. دیارە من بە بۆچوونی خۆم قسە دەکەم بەڵام پێشم وایە مامۆستانی بەڕێز هەمویان هاوڕان لەگەڵمدا کە ئێمە وەکو میلەتە موسڵمانی خۆمان
کە من ئەو قسەیە نەک لێرە بیکەم لەگەڵ جەنابی کاک مەسعود ماسن کە دادەنیشتین لە ئەنجومەنی باڵای پارتە سیاسیەکان لەگەڵ مەکتەبی سیاسی لایەنە سیاسیەکان لەگەڵ هەر شوێنە کە دادەنیشتین من زۆر تەرکیز لەسەر ئەوە دەکەم جەخت لەسەر ئەوە دەکەمەوە کە ئێمە وەکو میلەتی موسڵمانی کورد کە وەکو مامەستا ئاماژەی پێدا هەر کوێرە دەیەک تەماشا دەکەی مەگەر چۆن دەنا مزگەوتی هەبووە مەلای هەبوو بەڵکو جاری هەبوو تەچێ و خانەقاشی لێ بووە ئەمجا هەموو شوێنە هەر کانی سەرچاوێک تاتە بەرد و تاتە نوێژێکی لێ بووە ئێمە وەکو ئەو میلەتە موسڵمانە کە ئەلحەمدولیلا لەگەڵ ئیسلامدا هاتووین و پێگەیشتووین و ئیسلام ئاوێتە و تێکەڵ بۆ لەگەڵ کەسایەتیمان لەگەڵ شخصیەتمان لەگەڵ مێژوومان لەگەڵ کلتورمان لەگەڵ فەرهەنگمان لەگەڵ ئەدەب و شیعرمان ئێمە ئەگەر ئیسلام لە خۆمان داڕنین نە ئەدەبمان دەمێنێتەوە نە شیعرمان بۆ دەمێنێتەوە نە مێژوومان هەیە نە حەزارەتمان هەیە نە کلتورمان هەیە هیچ شتێکمان بۆ نامێنێتەوە لە ڕاستیدا ئیسلام لە خۆمان داڕنین وەکو کوردەواری خۆمان دەڵێ وەکو چۆن تووتن سەرپەل و بنپەل دەکرێت بەس دارکەکەی دەمێتەوە ئەومان لێ دێ وەکو چۆن درەختێک گەڵا ڕێزانی تێدەکەوێت هیچی پێوە نامێنێت بەس قەدەکەی دەمێت ئێمە ئەومان لێ دێ جا ئێمە ئێستا کە لەگەڵ کۆمەڵی قەیران و کێشەدا دەستەوی خەین زۆر لەو قەیران و کێشانە دەگەڕێنەوە بۆ دوورکەوتنەوەی ئێمە و دوورکەوتنەوەی میلەتانی دەرودراوسێمان لە ئیسلام تەمان هێندێکی دەگەڕێتەوە بۆ خۆمان هەندێکیشی دەگەڕێتەوە بۆ میلەتانی دەرودراوسێمان لە ئیسلام کە مامەڵەی شەرعیانیان لەگەڵ ئێمەدا نەکردووە و ئێمەش زۆر جار لەسەر بناغەی شەرع داوای حەقی خۆمانمان نەکردووە لەگەڵیاندا مامەڵەمان نەکردووە ئەوە لەسەر ئاستی بڵێن سیاسەتی دەرەکیمان و لە نێو خۆشماندا زۆر لەو قەیران و گرفت و کێشانە کە تۆ تەماشا ڕیشەکەی دەکەی مەسەلەن گەندەڵی تەماشا دەکەی زوڵم و ستەم تەماشا دەکەی بێبەندوباری کەوانە هەمووی گرفتن ئەمجا تەمبەڵی کە خەڵک هەمووی تووشی موشەخۆری ببێت و هەمووی چاوی لەوە بکەی سەری مانگ دێ و معاش وەربگرێ بەدەستی خۆی نەژێنێ لە وڵاتی خۆیدا ڕزقی خۆی بژی و خۆی پەیدا نەکا و خێروبێری کە خوا بۆی خستوونە ئەم وڵاتەوە دەری نەهێنین خۆمان ماندوو نەکەین ئەوانە هەمووی بەڕاستی هەمووی مصادەمە دەکات لەگەڵ کۆمەڵێک ئاياتی خوای پەروەردگار فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمجا لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەماشا دەکەی وەکو مامۆستا ئاماژەی بە هێندێشتدا کە تعەسوب و دەمارگیری بۆ مەسلەک و بۆ مەشرەب و بۆ حیزب و بۆ خێڵ و بۆ تیرە و بۆ بنەماڵە و بۆ وەجاخ و پشت و ئەوە لە ڕاستیدا هەموو ئەوانە مصادەمە دەکەن لەگەڵ کۆمەڵێک ئاياتی خوای پەروەردگار و فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کەواتە قەیران و گرفت و کێشەکانی ئێمە بەڕاستی هەمووی زادەی دوورکەوتنەوەمانن لە ئیسلام ئەمن ئەمڕۆ لە کفری کۆڕێکم هەبوو بە ناونیشانی ئیسلام و چارەسەری کێشە و گرفتەکانمان یعنی باسی ئەوم کرد کە ئێستا لە کۆمەلگای کوردەواریدا باسی هیچێک لە کێشەکان بڵین کە ئێستا ئاماژەی پێ دەکەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆم تەماشا دەکەی تعەسوب و دەمارگیری هەیە بۆ حیزب بۆ عەشرەت بۆ بنەماڵە بۆ وەجاخ بۆ مەسلەک کە لە ڕاستیدا تعەسوب و دەمارگیری و خۆپەسەندی هەر چۆن بێ نەتیجەی خراپە و هاندەر و پاڵنەرێکی خراپیشی هەیە ڕیشەیەکی خراپی هەیە یعنی وەکو مامۆستا ئاماژەی پێدا و کەسەی کە دەڵێ کاکارە من موسڵمانم یا مەسەلەن بە چاوی کەمتر تەماشای موسڵمانەتی و دینداری خەڵکی دیکە دەکا کاکە خۆ تۆ خوانی کردووی بە حەکەم بەسەر خەڵکەوە خوا بە خۆی حەکەمە خوای پەروەردگار لە خەڵک دەپرسێتەوە ئەم دنیای جێگەی تاقیکرانەوەی جێگەی نەتیجە وەرگرتنەوە نییە ئێمە ئەحکام بەسەر خەڵکدا تەوزیعکەین حکم بەسەر دەرونی خەڵکدا بدەین کابرا کە بە ظاهر دەڵێ مسلمان و مسلمانەتی تێدا دەبیندرێ نحن نحكم بالظاهر والله يتولى السرائر علماء الإسلام وقاعدة عقيدة فكرية لسر الركوتون يا حكم بروالد دكينو دي بنهانو نديثرا وحوالي خوا دكين وخوا بو خوي خوي بندكانه وحساب كتابي اللي قال دكا كإخلاص يعني هبوة نبوة شنديان إصابة كردو شنديان إصابة نكردو قرنقوي أما بروالد هر كسي مسلمانتي ما لي بيني شرع فرمان من بيدك بمسلمان ما مليري الله بكين حتى پیغمبر عليه الصلاة والسلام معلوم جناي ما مستيانا لقل منافق دغلكانش كدشيزاني منافقا بلام چونك مسلمانتيان پیشان داو بمسلمان خوان پیشان ده بمسلمان ما مليري الله كردن شجاي كسي كتو ناتواني حكم نفاقي شي بسر دابدي خو پیغمبر خو عليه الصلاة والسلام زور شد خوای پروردگار اگاداری کردو تو بو وحیوا
کە فڵان کەس منافقە فڵان کەس وایە دەرونی وایە بەڵام خۆمەوە علمەشمان نییە ئێمە علمی وحیمان نییە وحی لە دوای پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام قەطع بووە جا ئەو کێشە و گرفتانە بەڕاستی هەمووی دەگەڕێتەوە بۆ دوورکەوتنەوەمان لە تەعالیمی ئیسلام و لە پەروەردەی ئیسلامی و لە تەفاعولکردن لەگەڵ قورئان و سونەت و ئەو ئەدەب و ڕەوشتە بەرز و جوانانەی کە قورئان و سونەت فەرمانیان پێ دەکەن نقطەیەکی دی مامۆستانی بەڕێز ئێمە ئێستا تەبعاً زۆر کەس معلومی جەنابتانە زۆر کەس زار هەڵدێنێ ڕەخ نەدەگرێت لە مامۆستایان بەڵکو هەیە بە مامۆستا و مزگەوتێشەوە ڕاناوەستێت دەیباتەوە سەر خوا و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام دەشزانن تەبعاً ڕەخ نەدەگرێت لە ئایەت و لە حەدیث و ئیسلام بۆ وای کردو ئەوە هیچ بە هاوڵانی بەڕێزی پێغەمبەریشەوە عەلەیهی سەڵات وسەلام خوالیان ڕازی بێ ڕاناوەستێت تەبعاً ئەو حاڵەت و دیاردەیە بۆ میلەتێکی وەکو ئێمە کە میلەتێکی ستەمدیدەین بەشخراوین مەزڵومین و میلەتێکین تازە دەمانەوێت بینە سەر پێی خۆمان و کیان و قەوارەیەک بۆ خۆمان دروستکەین ئەوە حاڵەتێکی زۆر خراپە هیچ میلەتێک بەبێ دین بەبێ فکر بەبێ فەرهەنگ بەبێ کلتور نابێتە میلەت کیانی پەیدا نابێت ئەمجا ئایا چ شتێک شایستەی ئەوەیە دینی ئێمە بێ عەقیدەی ئێمە بێ ڕێبازی ئێمە بێ کلتور و فەرهەنگی ئێمە بێ خەتی سووری ئێمە بێ کە نابێ کەس تەجاوزی بکات لە ئیسلام زیاتر چ شتێک شایستەی ئەوەیە هیچ میلەتێک نییە لە دنیادا تەماشا بکە هەموو میلەت شتێکی هەیە مقدسە لە لای پیرۆزە و وەکو خەتی سوور لە کەس قبوڵ ناکە تەجاوزی بکات بەڵام تەماشا دەکەی لێرە لە هەرێمی کوردستانی ئێمەدا لە حاڵەتێکدا کەمە زۆر پێویستیمان بە تەبایی و بەوە هەیە کە بگەڕێنەوە بۆ سەر ڕەسەنایەتی خۆمان بگەڕێنەوە بۆ ئیمان و عەقیدەکەمان لە حاڵێکدا کە زلهێزەکان درۆمان لەگەڵدا دەکەن وعدی درۆمان پێدەدەن ئەتۆ دەبێت زیاتر پاڵنەر و هاندەرمان بێ بگەڕێنەوە بۆ سەر ئیمان و عەقیدەکەمان و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئێمە تەماشای مێژووی خۆمان دەکەین هەمووی بریتی بۆ لە قۆڵبڕان کڵاو لەسەر نران هەڵخەڵەتێنران و چاواشەکران هەر لە شێخ مەحموودی حەفیدەوە ڕەحمەتی خوای لێبێ تا قازی محەممەد و تا مەلا مستەفای ڕەحمەتی و هەتا ئەم دوایانەش کە سەرکردایەتی سیاسی کورد طبعاً بەشی بڵین برادەرانی عەلمانی زۆر خۆش باوەڕانە زۆر دڵخۆش بوون بە بەڵێنەکانی ئەمریکا و ڕۆژئاوا و بەریتانیا بەڵام دوایی دەرکەوت کە نەخێریی وانییە بەڵکو بە پێچەوانەوە تا تەرازووی تەرەفی بەرامبەریان قورس کرد لەسەر حیسابی ئێمە جا ئێمە لە ئاوا حاڵێکدا مامۆستایانی بەڕێزانانی ئیسلام بەڕاستی ئەرچی سەر شانمانە کە دەنگی خۆمان هەڵێنین دەنگی خۆمان بەرزکەینەوە قبول نەکەین بە کەم تەماشای دین و عەقیدەکەمان بکرێ بە کەم تەماشای ئیسلامەتی بکرێ لەلایەن کەسانێکەوە کە ڕەنگە تعبیر بکەن لە کەمینەیەکی زۆر کەم لە نێو میلەتی ئێمەدا بەڵام جاری وا دەنگیان چونکە زۆر دەڕوا ئیمکانێتیان هەیە خەڵک لە دەرێ ئەگەر تەماشای میلەتی کورد کەوا دەزانێ هەمووی وایە لەبەرەوەی بەداخەوە ئەهلی حەق ئەهلی ئیسلام ئەهلی ئیمان چه زانایانی ئیسلام چه لایەنە ئیسلامیەکان دەنگمان باش ناڕوە خەڵک کە لە دەرێ تەماشای وەزعی کوردستان دەکا و گوێ هەڵدەخا و تەماشا دەکا دەڵێ ڕەنگە خەڵک هەموو عەلمانی بێ و هەمووی مەسەن پشتی لە ئیسلام کرد بێ جا بەڕاستی من لێرەشدا دەمەوێت ئیشادە بە هەڵوێستی مامۆستایان بکەم جارەکەی دیش کە هاتم کە ئێوە یەشێتی زانایان لقی ئێرە نازانم داخوا لقی شوێنەکانی کەش هێندێ شت بوو لێرە هەڵوێستێکی جوامێرانە و کە شایستەی مامۆستایان بوتان ئەو جۆرە هەڵوێستانە مامۆستا بەڕێزەکان چ لەسەر ئاستی لقی زانایان چ لەسەر ئاستی بڵین یەشێتی زانایان بەگشتی وەختێک کە دەنوێندرێن خەڵک مڕاجعەی خۆی دەکاتەوە ها کاتی چەند مانجێک لەمە پێش بەتەما بوون شتێک بڵاوکەنەوە فیلمێک ئەوە بوو کە مامۆستایان هەموو نەقدیان کرد کە ئیهانەی تێدا بوو مامۆستایان و ئەوانە مامۆستایان ڕەخنیان لێگرت و هەڵوێستیانوان یەکسەر لە بەرزترین سوڵتە یەکسەر ئەو شتیان هەڵۆشاند و مڕاجعەی خۆیان کردەوە جا ئایا مامۆستا خۆشەویستەکان تەمەنە من ئەوەی هەمووی ئەوانەی کە لە من بەتەمەتر برابچووکیانم ئەوەی کە هاوتەمەنیش من برایانم بەڵام مامۆستانی بەڕێز ئێمە ئەگەر لەسەر خۆمان لەسەر مەلا تووڕە بین ئەی نابێت لەسەر خواش تووڕە بین یعنی ئێمە باشە ئیهانە دەکرێت بە مەلا ئەوە حەقی خۆمانە تووڕە بین جا مەلا پێشەوای ئەو خەڵکەیە و کاتی خۆی بەس مەلا هەبووە لە حەقیقەتدا خەڵک فێرە دین و ئەدەب و ئەخلاق و خوێندەواریش کە فێرە شیعر و ئەدەب و هونەریش کە چی هەبوو خۆی هیچ ڕێگەی خوێندەواری دیکە نەبووە هەموو ئەو کەسایەتیە ناودارانەی ئێمە کە
دوایی بوونە ئەدەب ئەدیب بوونە شاعیر بوونە ئەهلی تەسەوف بوونە سەرکردەی خەباتی ڕزگاری خوازی هەمووی تەمان دەرچووی قوتابخانەی شەرعین دەرچووی حوجرەکانن دەستپەروەردەی مامۆستایانن وەختێک کەسێک ئیهانە دەکات بە مامۆستا معنی ئیهانە دەکات بە هەموو ئەو شتانە بەڵام بە تەکید ئێمە دەبێت وەکو چۆن بەرامبەر بەوە حەساس و هەستیارین کاتێک کە کەسێک ئیهانەش دێ بکات بە خودی ئیسلام کە ئێمە خۆمامان بۆ ئیسلام دەوێت ئیهانە بکات بە قورئان بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دیارە دەبێت هەڵوێستمان زۆر تونتریش بێ چونکە ئێمە خۆشمان بۆ خوای پەروەردگار و بۆ دینمان بۆ ژینمان بۆ دینمان دەوێت جا هەڵبەتە من ناڵێ مامۆستایان بێ هەڵبێز بوون بەڵام من پێم وایە ئێمە ئەگەر مامۆستایانی بەڕێز و پاشان لایەنە ئیسلامیەکان و ئەهلی طەریقەت و تەسەوف و خەڵکی عەشایر و خانەدان و کە دەیەوێت دین و ئەخلاق هەبێ دەیەوێت ئەدەب و ڕێز و حورمەت هەبێ دەیەوێت ڕەوشتە بەرز و جوانەکان هەبن ئەگەر ئەوانە هەمووی دەنگی خۆمان بکەینە یەک هەڵوێستی خۆمان بکەینە یەک دەتوانین زۆر ناشەرعی و زۆر غەڵەت و پەڵەت لابەرین کە بە هەموو مەقایسێک زەرەریان لێ دەکەین یعنی هەتا لەسەر ئاستی نەتەوەیش من زۆر جار گوتومە لەگەڵ برادرانی عەلمان لەگەڵ خەڵکی سیاسی دانیشتوم تومە کاکە ئێمە کە قەڵسین بە هێندێک شت کە دەڵێن بابە ئەوە جیاکەڵەیە دەردە نەخۆشیە ئێمە هەر لە ڕووی قیامەتیەوە پێی قەڵسنین هەر لە ڕووی دنیاییشەوە پێی قەڵسین یعنی میلەتێک کە ڕەسەنایەتی خۆی لەدەست دەدا دینی لەدەست دەدا قیەمی لەدەست دەدا دنیاشی نابێ پێش قیامەتی دنیاکەشی لەدەست دەدا و بە تەئکیدیش ئەمریکا و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و دنیاش هیچ کاتێک ڕێز لە میلەتێک و ڕێز لە کەسانێک ناگرن کە ڕێز لە دین و عەقیدە و ڕێز لە ڕابردوو مێژووی خۆیان نەگرن یعنی سەیوامان هەیە لە خەڵکی بڵێ نائیسلامی تەمەلوق دەکا بۆ غەرب دێن مەسەر ڕەواژی مەسەلەن نەسڕانیەت بڵاوبوونەوەی نەسڕانیەت کە الحەمدوللا لێر لە مەنتیقانە نییە لە هێندێک شوێنی کە هەیە ڕەواژی ئەوە دەدا استیقبال دەکردن تەمان من ئاگادارم لە ئاستی بەرز کابرای قەشە پێشوازی کراوە کە هاتووە کڵێسای کوردستان لە نێو میلەتی مسلمانی کووردا ڕەواژ پێدەدا و بە مەلاین دۆلاریش لە ئەمریکاوە دەهێنێ خەڵک بە زەبری پارە خەڵکی بێدین وەکوم جارێک لە چاوپێکەوتنێ لە هەفتاناوی میدیا کتوب چێنەوانەی بوونە نەسڕانی وەختی خۆی دینیان نەبووە کابرایشی عەلمانی وای هەر هیچ دینێکی نەبوو بۆ ئێستا بۆتە نەسڕانی جا کاتێک کە ئەوە دەکرێت ڕەواجی پێدرێت ئەوە لە حەقیقەتدا ئەوان ئەو جۆرە کەسانە نازانن ئەگەر نا بڕواتان بێ ئەمریکا ڕۆژئاوا ڕۆژهەڵات دەوڵەتان کەسێک کە ڕێز لە دینی خۆی و لە ڕابردووی خۆی و لە فەرهەنگی خۆی لە عەقیدەی خۆی نەگرێ ئەوانیش لایەن سووکە دەڵێ جاوە کاکە تۆ ڕێز لە خۆت نەگری لە دینەکەت نەگری مانەوە بە خەڵکی چ دەی ڕێزی لێ ناگرن ئەوانیش سەنجی لەلایەن نامێنێ مەبەستمەوەی ئێمە بە حەقیقەت نەک هەر لەو ڕۆوە لە ڕۆ ڕوحی و قیامەتیەکەیەوە هەر بۆ مەسلحەتی دنیای و خەڵکەش دەبێ وەدەنگ بێین لەسەر ئەو شتانە کە الحەمدوللا وەدەنگ هاتن هەبوو بەڵام دەبێت زیاتر بکرێ و بە تایبەتی من بەڕاستی بۆ مامۆستایانی بەڕێز زۆر لە دڵم گرەیە کە بۆچی دەبێ مەسەلەن مامۆستایان هی دەڤەری بڵێن لای یەکێتی و دەڤەری لای پارتی هەرێکەی یەکێتی جودایان هەبێت حەقیقەت مامۆستایان دەبێت لە پێش هەموو کەسدا ئەوەیان کرد با ئیدی نازانم ئەو ڕەنگەوەش دەستی سیاسی لە پشتەوە هەبێ حیزبایەتی بەڵام ینی بەڕاستی و ئاواتێکی گەورەیە کە مامۆستایان هەمووی یەکدەنگ بن زانانی ئیسلام هەمووی یەکدەنگ بن جا ئەوجا مامۆستایان ئەگەر ئەمە یەکدەنگ بن ئێستا ئێوە لەو ناوچەی گەرمیان لە دەڤەری گەرمیان کە بڵێن لە دەوری ئەم مامۆستا بەڕێزان پێکەوە هەمووتان یەکدەنگ و یەقسە بن زۆرشتان لەبەر دەڕوە لە ئاستی منتیقە دە لەسەر ئاستی کوردستانی ژەمە یەکدەنگ بی زۆرشمان لەبەر دەڕوە ئەم جاوەی کە مامۆستایانیش دانوێت چییە وڵای کاکە نە لە زەرەری پارتیە نە لە زەرەری یەکێتیە نە لە زەرەری کەس نییە لە قازانجی هەموو لایەکە مامۆستا چ دەڵێ مامۆستا دەڵێ کاکە بە قورآن حاکم بێ شریعت حاکم بێ کاکە بە منکرات و ناشەرعی نەبێ بە معروف بچەسبێ با ڕەوشت و ئەدەبی بەرز و جوان هەبێ با ڕاگەاندنەکەمان هاندەری خەڵک بێ بۆ دین و بۆ ئەخلاق و بۆ برایەتی و بۆ چاکە نەک بۆ ڕووتی و بەرەڵایی و فەساد و بۆ لاساکردنەوەی خەڵکی بێدین و کەسانێک کە دین و عەقیدە و فکر و کولتوریان لەگەڵ ئێمەدا ناگونجێ دوا قسەم لە خزمەت مامۆستایانی بەڕێزدا ئەوەیە کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بە حەقیقەت تەوجیهاتی من هەروە بووە بۆ کەمال و بۆ برایانی مەڵبەند لێرە بۆ مەڵبەندەکانی دیکەش
کە کاکە ئێمە ئەگەر لەگەڵ مامۆستایانی بەڕێز لەگەڵ زانانی ئیسلام نزیک نەبین و چاکترین و پتەوترین برایەتی و خۆشەویستیان لەگەڵ بنیات نەنێین معناومە لەگەڵ ڕێبازی خۆمان دەڕاست ناکەین. هەروەها لە دوای مامۆستایانی بەڕێز لەگەڵ ئەهلی تەریقەت و تەسەوف، هەروەها ئەو برانەی کە مەسەلەن بە عنوانی مەسەلەن سەلەفی، هەر عنوانێک ئەوەی ئەهلی قیبلەیە و ڕوو لە خوایە و دەیەوێت قورئان و سنەتی خوای پەروەردگار و پێغەمبەری سەرور عەلەیهی سەڵات و حاکم بن و شەریعەتی خوا سایە و سێبەری ئەو خەڵکە بێ، ئێمە دەبێت لەگەڵیدا تەبا بین و لەگەڵیدا برا بین و لەگەڵیدا دەستبارگر و هاوکار بین. و من بەڕاستی دڵخۆشیشم بەوەی کە مامۆستایانی بەڕێز کە بەدەم دەعوەتمانەوە هاتوون و بۆ ئێرە دیارە پێم وایە کە ئینشاڵڵا ئەو برایانی مەڵبەندمان لێرە توانیوانە ڕوویکی گەشی برایەتی و تەبایی و ڕێز و حورمەتی لایق بە مامۆستایان ئینشاڵڵا پێشاندن و دەبێت زیاتریش تۆخکەنەوە و بەڕاستی چاوەڕوانیشمان لە مامۆستایانی بەڕێزەوەی لێرە کەناڵی تەلەڤیزیۆنمان هەیە، هەر شتێکمان هەیە برایان لێرە هەن، ئەوانە بە کوڕ و ڕۆڵەی خۆتانن، برای خۆتانن، نەسحەتیان بکەن، لیان تۆڕە بن، غەڵەتێکی دەکەن، تێبینیەکتان دەبێت ئامۆژگاریان بکەن، چونکە ئەو دەنگە دەنجی ئیسلامە، جا هی ئێمە هی برایان یەکگرتووی هەر کەسێک دەنجی ئیسلام بە ناوی ئیسلامەوە قسە دەکا، ئەگەر خوا نەخواستە غەڵەتێک کەم و کوڕێکی هەبێ مسلمانان لێی زەرەرمەندن، ئەگەر چاکەیەک بێ هەمومان لێی بەهرەمەندین، بەی خۆتانیان بزانن و ئەوانیش بە حەقیقەت دەی مامۆستایان بە براگەورە و پێشەوا و چاوساقی خۆیان بزانن و وەکو مامۆستا گوتی ئێمە بەڕاستی دەبێت تەواوکەری یەکدی بین، ئێمە دەبێت هەمومان تەواوکەری کاری یەکتر بین. ئەوەی بە مامۆستا دەکرێت لە میحراب و مینبەرەکەی خۆیدا بە ئەو برایان ناکرێت کە لێر لە مەقەڕەکەیدا ئەو شەی کە ئەویش لەو مەقەڕەدا دەیکا بە مامۆستا ناکرێت، ئەوی مەسەلەن کەسێکە لە شوێنیشکە دەیکا ئەوی بەو دەکرێت بە من ناکرێت. و هەروەها ئێمە ئەگەر بێت و جوهودەکان هەموو بەرەوێک ئاراستە بڕۆن و لەسەر ئەساسی مەشوەرەت و تەبایی و برایەتی و بێفەرقی بەتەکید ئەو وەزعانەی کە هەن و ئەو کەم و کوڕیانەی کە هەن ئەو بێزاری و نائومێدیانەی کە پشویان بە خەڵک سوار کردووە دەتوانین زۆری چارەسەرکەین، خوا پشتیوان بێ. و من دوا قسەشم ئەوەیە کە تەوژمی عەلمانی واتە تەوژمی پشت لە ئیسلامکردن، ئەمن بەو واتایە ئیدی نەگمە مەبەستم پێ پارتی وێچێتیەوە بێ، پشت لە ئیسلامکردن ئەو تەوژمە لە عالەمی ئیسلامیدا ڕوو بە ئینکیماش و ڕوو بە پاشەکشەیە بەڕاستی. و هەر بۆیەش الحەمدولله هەز دەکەین کە ئێستا ئەو تەوژمی ئیسلامی و عەلمانیش لە کوردستاندا بەرەو تەبایی زیاتر چوون، چونکە بۆ هەموو کەس دەرکەوتووە کە فەرمەوە تا تورکیا دوای 70 ساڵ عەلمانیەت دەگەڕێتەوە بۆ ئیسلام، لە وڵاتانی عەرەبی لە میسر و لە فەڵەستین و لە کوێ و لە شوێ لە هەر شوێنە تۆزێک مەجالێک درابی خەڵک دەگەڕێتەوە بۆ ئیسلام، دەگەڕێتەوە بۆ سەر ڕەسەنایەتیەکەی خۆی کە بەتەکید ئەو ئیسلامەش کەمە دەگەڕێنەوە بۆ لای و نەبێ شتێکی چاکمان لەدەستچێ کە لە ئەوروپا و ڕۆژ ئاوای هەرچی چاچی ئەوان هەیەنە ئیسلام فەرمان پێ دەکا وەری بگری، بەڵام ئیسلام دەڵێ ڕەسەنایەتی خۆت مەدۆڕێنە، خۆت بێ ئەسڵ و بنەچەکە دەرمەهێنە، زەڕ بەسەر ڕابردووی خۆت دامەهێنە، ئەتۆ شتی ئەتۆ شوێنکەوتوی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام خاوەنی بەرنامە و ڕێبازێکی ڕاستی، بەڵام چی خەڵکی شتی باشی هەیە لە ڕووی تەکنۆلۆژیا و مەدەنیەت و لە ڕووی ئیدارە و سیاسەت و پێشەوانەی عقیدە و شەریعەتەکەتنی لێ وەربگرە. الحکمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها. بأمید کە هەموو لایەک ئینشاءڵڵا کار بکەین بۆ برایەتی زیاتر، بۆ تەبایی زیاتر، بۆ ڕێز و حورمەت لە یەکترنانی زیاتر. و ئێمەش وەکو کۆمەڵی ئیسلامی دووبارەی دەکەمەوە لە خزمەت هەر مامۆستایەک داین، لە خزمەت هەر موسڵمانێک داین، هەر کەسێک داین کە سەرەبەنێک بۆ ئیسلام دوولا دێنێتەوە و لە ڕاستیدا ڕێز لێگرتن و هاوکاریکردنی و دەستبارگرتنی بە ئەرچی سەرشانی خۆمان دەزانین، بەڵام چاوەڕوانیشمان هەیە بە حەقەت مامۆستایانی بەڕێزیش زیاتر و زیاتر ئەو کارە ئیسلامی پرۆژە ئیسلامە بە خۆیان بزانن و بێنە پێش و ئامۆژگاری بکەن، ڕەخنە بگرن، دەستبارمان لەگەڵ بگرن، چۆنی کە چی لە تواناندا هەیە بیکەین بۆی ئەو کارە ئیسلامی و پرۆژە ئیسلامی کە هەیە نەک هەری کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامیەوەی کە هەیە بە ناوی ئیسلامەوە لەم ساحەی کوردستانەدا بە هەمومان زیاتر گەشەی پێ بدەین، وای لێ بکەین کە بچێتە ئاستی پێویستەوە و وای لێ بکەین کە هیچ کەسێک نەتوانێت ڕەخنەمان لێ بگرێت. شتە چاکەکانی خەڵکی دیکەش کە لای خەڵکی عەلمانی هەر کەسێک شتە چاکەکانی ئەوانیش بەتەکید لە دینی خوای پەروەردگاردا ئیستیعاب دەکرێن و ژیان دەکرێتەوە. خوش عاقبەتی هەموو لاکمان خێر کە دووبارە من ڕێز و سوپاس و تەقدیر بە ناوی خۆم و ئەو وەفدەی کە بەیەکەوە هاتوونی بە ناوی مەڵبەندیشەوە عەرزی مامۆستایانی بەڕێز دەکەم
وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. داوای لێبوردنەکەم لە مامۆستا بابەکر و کاک حاجی ئەوانە کە کەوتم مامۆستا عەلیانی وەردەکەی هاوڕێژی داوای لێبوردنیان لێ یەکەم کە نمناسیشن بەخوا مامۆستا چەند نیشایەتێکی دا تەمەن مامۆستای ئاینی ینی بتەوێ و نەتەوێ خۆی ئینشاءڵڵا جێنشینی پێغەمبەران و ئینشاءڵڵا ئەگەر مەلا بێ ڕێگەی خۆی بەر نەدا حەق خوایە بەبێ دواکەوتنی هیچ کەسێک دینی پارێزگایی لە دینی ئیسلام و ڕێبازی قورئان و سنەتی پێغەمبەر بکا و زیاتر پیشانی خەڵکی بدا هەتا مەلایش بێلایەن بێ هەتا مەلایش دوور لە حیزبایەتی بێ زیاتر قسەی ڕەواجی هەیە لەناو کۆمەڵانی خەڵکی ئێمە ئەوە غەڵەت قبوڵ ناکە یەکێتی زانایانمان هەیە یەکێتی زانایان وەکو تۆ فەرمووە ئەگەر یەکێتی هەبێ زۆر پیرۆزە یەک دەنگ بێ هەموو مامۆستایانی کوردستان ئیشارەتێکشی پێدا ئێمە سوپاس بۆ خوا من وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی زانایان تەواو گڵاڵە کراوە و لە مانگی چوارە بەوەی من جێمێڵا لە ئاخر کۆبوونەوە ئەبێ دەست بکرێتە کۆنفرانسەکان ئینشاءڵڵا بۆ کۆنگرە و کۆنگرێژ ئەبەسترێ و مامۆستای هەولێر و ئەیریش هەموو ئەبێتە یەک و حەق وایە ئەگەر خەڵکش حیزبایەتی بکە مەلا حەق نییە بە قسەی هیچ کەسێکش بە حەق وایە هەر یەک بگرێ و برایەتی خۆی بکە و ئینشاءڵڵا لە داهاتوێکی زۆر نزیکە یەکێتی زانایان یەکەگرێ و ئەبین بە یەک دەنگ داواکارم لە خوای گەورەش ئینشاءڵڵا ئەو دەنگەمان لەسەر حەق بێ و بیژڕا لە هەموو شوێنەکە کەس نتوانێ باج لە دەنگی مامۆستایانی ئاینی بگرێ و دووبارە من بەخراتی مامۆستاکەم بۆیە زیاتر حەزم کردکەوە معزرەتێ بۆ مامۆستایان بکەم کە نەموو وەبدە هاوڕێکەی مامۆستا ناوتم جەماعەت بزانن بلا من ئەوەنە چونکە وە چاوێکی هین تەماشا